يعني چه معنى في گوندی دەلاوێ کەرایە قاچاقچی گوند دەستەرمارە بوو دووتنێ دەخرابێ خای هێ ئەف گوند چێ نەبوو ما نالوادا ودجارنا باوێ کالکێ زارۆکەی مەدگو بۆ جعدەن هەبوو نوت بووە کەتە بن عردی ڕد نوواڕێ ڕد مەشین خودێ گەلاشن هەبوو من نەمە چێکت گوندێ گورز هەنگی دیمە یامە چێتکردن چێتکردن وەکە تەشتا و ددانین بوون وەکە دەلاوە قاچاقچی دهاتن دبارتانین مەوشتانین حەژیرتانین ڕوونتانین وادار چۆلارڕەت چوون هەنگی نەدەورامە بۆ خودیانها هێ ئەو گوندێک جڕ نەکلوێ دێ سەر دەوێ نواڵێ کانی زەحف کانی هەتا ناژ کانیە هەتا ناژ ئەو گوریز وەتکرە چێ وەتکراوەکە والله دسترها دسترهانوەکە حەڕی لێتکردن وجی وەختێت بوو نەستەڵک نەدشکەسش بنی مە تێدە سەوال ئیم بکرێت حتا دەورا مەژی مەدیتن لی و دەلاو چ چێ دەبوو دەلاو ژینها بوونا هەولە مەسەرە دەلا وەکە وێشە باکەی بوون چێ دکردن دەوارا تێدەت خوار هاانو خودی هەنەکە نالێ هێت بوون حەڕی چێت کرد ئاف چاوەختە ئاف کەتێدە ینی تەنێ ئێم بوو ئێم بوو دەوار هات نەحوشێ سەر دەلا سەر تەشتاغ بەخوار هەنگیشی دەلاو دەلاوی هاسنی نەبوو مژی بۆ قەی ئاوێ ینی ئانەی ئەوژی دەلاوی ئاوێژی نەهاژین بێ دەلاوی ئاوێ دەلاوێ کەرایە ناوێ گوند و خودێ بە عەرەبیم ڕێجاتە شخۆ گوندیە هەستنایە گوندێ هەستنایە لێ بەس ئۆمەر کاتێ دەهابوون هەموو شکل تێ دەهابوون لێ دۆر کاتێ دەهان هەم دۆرکینە سێ چان مالم دۆر کاتێ دەنەوە بەس گوندێ هەستنایە